هەر لەسەر داواکەی سەدر بۆ بەشداری نەکردنی لایەنگرانی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان میوانێکمان ئامادەیە قاسم غەراوی شرۆڤەکاری سیاسی میوانە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان. بەڕێز غەراوی شەف باش تو بخێراتیش بۆ کوردستان 24 نرخاندن و تێڕوانی ناوەش بۆ پەیاما سەدر چییە هەیە چەند باندۆریە لەسەر پرۆسەیا سیاسی عێراقی دروست دیکەتن؟ بەڵێ شەوتان باش بێت زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 ڕاستیەکەی بابەتەکە زۆر ڕوونە سەبارەت بە بەڕێز موقتەدە سەدر کشانەوەی لە هەڵبژانەکان یاخود داواکردنی بایکۆت لە کاتی کشانەوەی لە هەڵبژانی پەرلەمان بوو ئەو ڕایگەیاندە بوو کە وازی لە بابەتی سیاسی هێناوە بەڵام بەم شێوە دەبینین کە ناوناناوێک چەند تویتێک و بڵاوکراوەیەک لەبارەی هەڵبژاردن و سیاستەوە بڵاو دەکاتەوە چونکە ئەو ناتوانێت خۆی لەو بارودۆخە سیاسی عێراق جیا بکاتەوە کە ئێستا هەیە چونکە ئەو پیاوێکی نەتەوەیە. باشە بەڕێز قاسم بەشداری نەکردنی سەدر لە هەڵبژاردنەکە تا چەند کاریگەری لەسەر شەرعیەتی هەڵبژاردنەکە لە ناوخۆ و لە دەرەوە بێ. بەڵێ بەڕێز موقتەدا سەدر بڕیاری خۆی داوە سەبارەت بەم بابەتە و ڕەوتی سەدر بەشداری لە هەڵبژاردنەکان ناکات ئەو بە ڕەوتەکەی خۆی ڕاگەیاندووە کە ئێمە بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ناکەین بەڵام ئێمە پێمان وایە کە دەتوانین باوەڕی پێ بکەین بۆ ئەوی بەشداری بکات و سەرکردە سیاسەکانی عێراق دەتوانن باوەڕی پێبێنن یاخود وای لێ بکەم بەشداری لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقدا بکات ئەو وەکو خۆی لەسەر هەڵوێستی خۆی ڕژدە سەر ڕای ئەوەی کەسە نزیکەکانی داوایان لێ کردووە کە بەشداری لە هەڵبژاردننی پارێزگاکان بکات بەڵام وا دیارە ئەو ڕژدە لەسەر بەشداری نەکردن بەدڵنیاییەوە کاریگەری گەورە دەبێت لەسەر هەڵبژاردنەکان چونکە موقتەدا سەدر جەماوەرێکی زۆری لە عێراقدا هەیە و خاوەنی زۆرترین جەماوەرە ڕەوتی سەدر لەنێو هەموو پێکاتەکانی عێراقدا بەتایبەتی لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراقدا ئەمە وا دەکات کە ڕێژەی بەشداریکردن لە دەنگدان بە شێوەیەکی بەرچاو کەم ببێتەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا بەڕێز ئەمە لە هەمان کاتدا داواکەی بەڕێز موقتەدا سەدر کاریگەری لەسەر خودی ئەنجامی پارێزگاکان دەبێت. باشە چارچێڤەیە هەماهەنگی لە عێراق دەبێت چاوە سەرەدەریە دەگەل پێ بڕیارە سەدر بکەن. چوارچێوەی هەماهەنگی باش دەزانن کە بەڕێز موقتەدا سەدر بەشداری لە هەڵبژاردنەکاندا ناکات ئەمە بابەتێکە ئەوانی شتەیە گەیشتون ئەمە وایان لێ دەکات کە هەوڵ بدەن کە دەرەنجامێک بەدەست بهێنن کاریگەری ئەرێنی لەسەر لیستەکانی ئەواندا هەبێت چونکە موقتەدا سەدر گەورەترین بربەرەکاری شیعەکان بوو وەکو چارچەوەی هەماهەنگی لە تەواوی پارێزگاکانی عێراقدا بۆیە ئەمە دەرفەتێکە بۆ ئەوان بۆ ئەوەی دەنگی زۆر لە ئەنجومەنی پارێزگاکان بەدەست بێنن لە هەڵبژاردنەکاندا و ئێستا ئەوان بەڕاستی کێبڕکەیەکی وان نەماوە بە نەمانی سەدر بەڵام ئەوان هەمویان جەختلەوە دەکەنەوە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت. باشە بەڕێز قاسم قسەکانی سەدر یاخود بڕیارەکەی سەدر بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تا چەند کاریگەری لەسەر ڕکابەری چوارچێوەی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دروست دەکات؟ ڕاستیەکەی چوارچێوەی هەماهەنگی بە تەنیا لە هەڵبژاردنەکاندا نین بەڵکو چەند لایەنێکی دیکە هەن زیاتر لە 7 پارت هاوپەیمانەتیان بەستووە زیاتر لە 6,000 کاندید بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان خۆیان کاندید کردووە ئەمانە پارتی بچووک و پێکاتەی بچووکیان تێدایە و هەروەها چەند پارتێکی دیکەشی تێدایە کە پارتە گەورەکان سپۆنسەریان کردووە و لە ژێر ناوی دیکەدا بەشداریان کردووە بۆ ئەوەی بتوانن هەڵبژاردنەکان ببنەوە کورسی لە نێو پارێزگاکان بەدەست بهێنن یاخود نزیک بنەوە لە بەدەستێنانی زۆرینە ئەمە دەرفەتێک کە بەڕاستی لە بەردەم چوارچێوەی هەماهەنگیوە بۆ تەواوی کاندیدەکانی دیکە لە هەموو پێکاتە سیاسەکانی عێراق و پێکاتە باوەڕداریە شیعەکانیش چونکە هیچ ڕکابەرێکی ڕاستەقینە نەماوات وەکو بەڕێز موقتەدا سەدر مەبەستی شم ڕەوتی سەدرە کە
پێکاتەی جەماوەری هەرە زۆرینەی شیعی لەگەڵدایەوە جەماوەرێکی زۆری هەیە ئەو دەتوانێت دەنگێکی زۆر بەدەست بهێنێت و بە قسەی موقتەدا سەدر دەنگ بە ئەو کاندیدانە دەدەن ئەمڕۆ کە بەشداری ناکەن ڕەنگە کە ئەم پێکاتانە لە نێوان خۆیاندا ڕکابەریەکی وایان نەبێت و هەوڵی برنەوە بدەن. باشە بەرز غەراوی هەڵبژارتنên 2021 jî beriya هەڵبژارtin dest pê bikin Muqteda Sedr biryar dabû ku beşdarî هەڵبژارtinan naketin îtir li ser daxwaza hinek li anên navxwîyên derve razî bû ku beşdarî هەڵبژارtinên 2021 biketin. Li gorî nerîna hewe vê carê jî Muqteda Sedr wê hêzek heye di navxwe li ser derve ku qenaetê pê bînin razî bikin beşdarî هەڵبژارtinan bikin yan biryareka qet'î ye îtir beşdariyê naketin. بە دڵنیاییەوە لە ماوەی پێکێنانی حکوومەتێک بە دوایەکەکانی عراقدا و هەروە نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردن بەڕێز موقتەدا سەدر ئەم کارەی هەبووکە ناوە دەست کشاوەتەوە و دواتر گەڕاوەتەوە لە ماوەی دواییدا چەند کێشەیەک دروست بوو لە دوای هەڵبژارنی پەرلەمان وەکو ئاماژەم پێکرد چەند لایەنێکی زۆر هەوڵیان داوە لە برایانی سونە و هەروەها پاکاتە کوردەکانی هەرێمی کوردستانیش لەگەڵ ڕوتی سەدر هەوڵیاندا کە زۆرینەیەک پێک بێنن بەڵام چەند کێشەیەک دروست بوو لەو ماوەیەدا بە تایبەتی لە بەغدا ئەو کاتە بەڕێز موقتەدا سەدر هەوڵیدا بڕیاری یەکلاکەرەوە بدات و لە ئەنجامیشدا دەستی لە پرۆسی سیاسی کێشایەوە بە یەکزاری وازیرانی خۆی لە سیاست ڕاگەیاند. دوای ئەوە ئیتر بڕیاریدا کە بەشداری هەڵبژارنی پارێزگاکان نەکات ئەم بەشداری هەڵبژارنی پارێزگاکان ناکات ئەمە بابەتێکی بڕاوەیە بەڵام پێم وایە ئەگەر بێت و کاریگەریەکی ناوەخۆی و دەرەکی هەبێت بەڕێز موقتەدا سەدر بەشداری لە هەڵبژاردنی پارلەمانی داهاتوودا دەکات و ڕژ دەبێت لەسەر مەرجی خۆی ئەو کاتە زۆرینە بەدەست دێنێت و خۆی حکوومەت پێک دێنێت بەبێ ئەوەی بۆ هیچ حیزب و پارتێکی دیکە یاخود چوارچەوەی هەماهەنگی بە دیاریکراوی بگەڕێتەوە بەبێ ئەوە هیچ شارێکی لەسەر بێت ئامەش مەرجێکە کە چوارچەوەی هەماهەنگی کێشەیان لەگەڵ هەبوو لەگەڵ بەڕێز موقتەدا سەدردا و هۆکارێکی کشانەوە بوو ڕاستەکەی ئەگەر بێت و ئەمە بگەڕێتەوە بەڕێز موقتەدا سەدر ئەمە تاکە مەرجی دەبێت لە پێکێنانی حکوومەتدا ئەگەرات و پلەی یەکەمی زۆرترین دەنگی بەدەستێنە. بەڕێز قاسم ینی قسەکە هەر ئەوە نییە کە موقتەدا سەدر دەیەوێت بەشداری نەکات ینی لە قسەکانی ئەڵێت نامانەوێت هاوشانی گەندەڵکاران بەشداری لە هەڵبژاردننی ئەم جارێ ئەنجومەنی پارێزگاکان بکەین ئەم قسەیە خوێندنەوەی ئێوە بۆ چییە و چ پەیامێکی تایە بۆ لایەنەکانی دەرەوەی خۆی؟ بەڵێ ڕاستەکەی لە ماوەی هەڵبژاردننی پێشووتریشدا لە بڵاوکراوەکانی و لە گوتارەکانی بەرێز موقتەدا سەدر جەختی لەوە کردەوە کە لەگەڵ گەندەڵکاراندا کار ناکات و هەروە حکوومەت لەگەڵ گەندەڵکاران پێک ناهێنێت ئەو دێدگای بەو شێوەیە کە پێویستە ڕۆتێکی نوێ هەبێت و ئاراستەی نوێ هەبێت کەسایەتێک گەندەڵکارەکان دوور بخرێنەوە چەندە ئەو کەسی بە دیاریکراوی دیاری نەکردووە بەڵام دیارە وەکو ئەوانەی کە هەن کەس مەبەستی چێ بەڕێز موقتەدا سەدر ئەو بە مەبەست ناوی ئەوانی نهێنەوە بەڵام باش دەزانێت کە ئەمان کێن ئەو هەمیشە وەستاوە لە دژی گەندەڵی و گەندەڵکاری و پشک پشکێنە ئەو دەیەوێت گۆڕانکاری لە منهەجی بەڕێوەبردننی دەوڵەتدا بکات لە ڕێگەی ئەو زۆرینەیەوە بۆ ئەوەی بتوانێت دەرەنجامی باش بەدەست بێنێت لە بەرام بەردا هەروەها دیمەنی سیاسی ئەگەر موقتەدا سەدر بەشداریە نەکەتن دە هەڵبژاردنên civatên parêzgehan ku heya niha li ser vê biryarê mukurek û beşdariyê neketin û daxwaz ji endamûlangirên xwecîkiriyek û beşdariyê têda neketin. Bi gorî nerîna hewe helbişartinên civatên parêzgehan di keş û hewayekê aram guncay da wê derbas bibin aya careka din dengê nerazîbûn û xwepêşandan û tevlîhevî dê berê xwe bidin bajêrên Iraqê taybet Bexdayê. من پێم وایە کە پێشتر تەواوی لایەنگرانی خۆی ئاگادار کردوێتەوە کە بەشداری هەڵبژارنەکان نەکات ئەمە شتێکە
هەموویان پابند دەبن پێوە ئەمە بەر لە هەموو شتێکە لەلایەکی دیکەەوە پێشنیاز هەیە لەلایەن چەند لایەنێکی سیاسیەوە بۆ ئەوەی ئەگەرێک هەبێت کە هەڵبژارنەکان بۆ ساڵی داهاتوو دوا بخرێن بۆ ئەوەی بتوانن ئەو هەڵبژارنانە نزیک بن لە هەڵبژارنی پەرلەمانی عێراق لە ساڵی 2024دا بۆ کرێت بۆ ئەوەی ئەو کاتەی هەردووکیان بەیەکەوە ئەنجام بدرێن. بەڵام ئەمە پاڵپشتێکی نەبوو ئەم پێشنیازانە چونکە کۆمسیۆنی باڵی هەڵبژارنەکان ئامادەکاری خۆی تەواو کردووە لە مرۆوە بەڵام ئێمە پێمان وایە کاتەکە هێشتا وەکو خۆیەتی ئەگەر بێت و هیچ کێشەیەک دروست نەبێت کێشەی ئەمنی دروست نەبێ یاخود بارودۆخێکی تایبەت سەبارەت بە فەڵەستین نێتە پێشەوە کاریگەری لەسەر واقعی عراقی هەبێت لەوانەیە ئەو کات هەڵبژارنەکان بەهۆی ئەم هۆکارەوە دوا بخرن. زۆر باشە بەڕێز قاسم غەڕاوی شرۆڤەکاری سیاسی لە بەغداد گەلمەوەی سوپاس بۆ شرۆڤێنەوە.